پەسەندکردنی یاسای دەوڵەتی نەتەوەیی جوولەکە لەلایەن پەرلەمانی ئیسرائیلەوە کە بە کنێست ناسراوە نیگەرانی و مشتومڕی فەڵەستینیەکانی لێکەوتەوە. یاساکە بە دەنگی 62 ئەندامی کنێست تێپەڕێنرا. ئیسرائیل وەک دەوڵەتی تایبەتمەندی جوولەکەکان دەناسێنێت. بەپێی یاساکە لە سەدا 20 دانیشتوانی ئیسرائیل کە بە ڕەگەز عەرەبن و هەڵگری ڕەگەزنامەی ئیسرائیلین لە سرودی نیشتیمانی و ئاڵا و زمان و مافی نیشتیجێبووندا مافیان لە بەرچاو نەگیراوە. ئەمە جگەلەوەی قودس وەک پایتەختی هەمیشەی ئیسرائیل ناسێنراوە و پەرەپێدانی ئۆردوگا جوولەکە نشینەکانیش لە کەناری خۆرئاوای فەڵەستین بە یەکێک لە بنەماکانی دەوڵەتی ئیسرائیل دیاری کراوە. بەپێی یاسا تازەکەی ئیسرائیل مافی چارەی خۆنووسین تەنها بۆ گەلی جوولەکەی و نزیکەی 2 ملیۆن دانیشتووی ئیسرائیل کە جوولەکە نین و لەو مافا بێبەشکراون. هەروەها زمانی عەرەبی کە پێشتر دووەمین زمانی فەرمی ئیسرائیل بوو لەمەوە دو زمانێکی فەرمی نیە لە کاتێکدا لە سەدا 20 دانیشتوانەکەی قسەی پێدەکەن. لە کاردانەوەی بڕیارەکەدا سەرۆکایەتی دەسەڵاتدارەتی فەڵەستین لە بەیاننامەیەکدا ئیدانەی ئەو هەنگاوەی ئیسرائیلی کرد و ڕایگەیاند قودس وەک پایتەختی دەوڵەتی فەڵەستین دەمێنێتەوە و لەمەوە دوا ناوچەکە ئاشتی و ئاسایش و سەقامگیری بەخۆیەوە نابینێت. وتیشی ئەو هەنگاوە پێچەوانەی سەرجەم بڕیارە نێودەوڵەتیەکانە. لای خۆیەوە بزوتنەوەی حەماس بڕیارەکەی بە شەریعەتدان بە ڕەگەزپەرستی جوولەکە وەسف کرد و ئەو هەنگاوەی ئیسرائیلی بە هەوڵێکی مەترسیدار بۆ لێدانی فەڵەستینیەکانی نیشتەجێی ئیسرائیل ناساند. هاوکات بەرەی ڕزگاری فەڵەستین ڕایگەیاند بڕیارەکەی ئیسرائیل ڕاگەیاندنی جەنگە دژی گەلی فەڵەستین و سڕینەوەی ناسنامەی فەڵەستینیەکانی ئیسرائیلە. لەلایەکی ترەوە زیپی لیڤینی وەزیری پێشووی دەرەوەی ئیسرائیل ڕەخنەی لە یاساکە گرت و ڕایگەیاند ئەو یاسایە ڕێگەیەکە بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی بنیامین نەتەنیاهۆ نەک بەرژەوەندیەکانی ئیسرائیل. دەشڵێت بەهۆی ئەو یاساوە ئیسرائیل ڕوو لە ئاراستەیەکی نەتەوە پەرستی دەکات.